تخۆ ڕفتار ئەوە دایکی بە قوربانی بێ و کوڕی من هەر ماوە خۆ بە شتێکەوەک لێ ماشەڵڵا کوڕچکە لە بێعقلتەیە ئەگەرە دەم بێ سەعدی بە گوێشی لێ نەبێ بەعمل نایە وەرە لە خوێنی نازم حرەکەی کوم بەسە سعدی شرف عف قاڕی دنیای زەلامی بێعقل و قانونێکی گوێی لێ بێ هەڵەسێ بۆ عەقڵ بە تۆزیە بێژان بێژەن گیان بێژان هەستە سعدی هاتووە بێژان کوڕم کورە کوڕم بێژان نەبوورانێت کورە بێژان باوەڕ شێوێ ئەوە بۆ هاکەیت بەشەرێکی جێەوە تەواوی کاک سعدی خەدی تەواوی فێر بە کاکە فێر بکە یەکێ خەوێ خەبەری مەکەرەوە بۆچی لە دەستی کوروت نەجاری بۆچی ئەو تشتە لی گەڕێت ئەو خۆی تەبیعەتی سامەشت بۆ باسەکەم دانیش بابا بێژان کوی وەزعت کووە ئالن ماشەڵڵا ئەبڵا بەڕاستی جوان پەروەردەت کردیە دە سعدی گیان خۆت نازانی چۆن سەعبەت چییە کاکەم هذا والله زور بس حيراني حيراني والله بيش اللي بوشتش هات ما كنت خوا ئاگدارە کاک سعدی خۆزگە دوێنێ بادیتەیە بە قورعان بەدەستم نیە ئەوەی مەسرەفی ماڵم پێە بەخۆ خەجاڵەتم أشهد پەروەردەی جوانە كروت بەشێکی کوڕم بۆ کوڕم ئەتوی هەندێم بێمە کە تو داوای پارە لێ بکەم ئەتی بۆ چی باشی نییە ئەڵێ توینەوەی من بێ بۆ پارە بۆی باوڕکەن چەند جار 25,000 داوە پێی سعدی ئەوە ڕاست دەکات كورە بە شەرەف نییە بێژن هەلێ بە درۆی لێدا كورە قوربانی هەموو درۆیە دەبن درۆیەکانی نییە لە بەقەدەر خۆت نییە خۆر گەورەیە واز بە مۆزەعانە بینە کوڕ ئیشم بەجێ هێشتیە یەک تەکلیفی هەیە مامی خۆت ئەوە نییە پێتەڵێم بەدەستم نییە کاکە واز لە قسانە بینە کوڕمەوە نییە کۆمیدی مەکە داوای لا بدەوە چێت بۆ باسکەم باشە کوڕم ئاوە چییە ئەوە چییە ئەوە چیە دەوازی ئەوە ئازایی جەنابەت چییە ئەوە چیە ئەوە ئازایی جەنابەت مەطعەمەکەت بۆم نەکرد ئیسەش خەوی پێوە بینم دوێنێ خۆم بینی لە خۆ ماشتەکان تا وەستاوشتی لێ تر فیتیان نەقز بوو خەوتمەوە فیتەم بردەگە خۆ کاکە بە زۆری دەری بڵێ جێژنەی ئەکەوی کوڕ هەرچە پێویست پیرۆزبایش لێ دەکەم باشە جەل بۆ باش بە قوربانت دەبم یەک تەکلیف لێت هەیە هەرچی پێویست بە پارە جلوبەر گۆشتانە ئێوارینی مۆڵە کرایتەوە نییە جوانترین جلوبەر چیە مارکە جاکەت بەجێ من دەکەیت یەک تەکلیفی نییە بەجێم دەکەیت بڵێ بزانم چ سبەی جێژنەیە سبەی لە مارینگۆ نابم تقریبا وەختی عەسرێ دێ باشە ئەمەجدیتە هاو ناموسی منت بردووە لە ئامۆزاکەم نەباز لە ئامۆزایان بینی لۆ ئامۆزایان دەژین لۆ لە خەرچی دەژین لۆ خۆتان بژین هەی عەمرێن نەبینێ ئەدەب ئەدەب ماشەڵڵا مەشەللا لەئەدەبی ئەبڵا ئەمیری بەسە ئەجا قوربانی دەبم ئەسڵ ئەساسی دوو پێت ناڕوا جەژن لێرابی من دوێنێکە دەستە و یەخە بوومە لەگەڵ ئامۆزان بە منەڵە چی ئەڵێەوە نازانم ئێوە 6 مانگە نازانین لیمۆتان بە شووداوایان یان چی یعنی چی ئەزان یعنی چی کاک سعدی کوڕم خەرق حەسوودی دیتن کوڕم دیانەوێ لێکمان بکەن قسەی تەواوە پیاوەکشی بەڕێزم ناو خەرچی دیارم دیانەوێ لێکمان بکەن لیمەوەیان تەواوە 6 مانگە تۆ ئارەوەڵا لە ڕێزیەوانە بێدەن کاک سعدی گیانە بێ لەگەڵ ئێمە 6 مانگە دا قساکەم 6 مانگە ئەم کچەر گواستۆتەوە هاتووی سەرێ لە ماڵ ئامۆزاکانم دێ سەرێ لە ماڵ پورەکانم دێ کورە کاکە دیە زۆر ناشێرن بەڕاستی زۆر بە قسە قسەڕۆکن مەمەسم دەمت چاو نییە کاکە باوەڕ بکە زۆر دوا کەوتوونە ناوەڵا ئەترسی بە هەنار بڵێ ئەڕۆم بۆ ماڵیەوە نا ئەمەن بترسێم کوڕ ماوە چکە مۆزەی ئاشکرا دەکەم نییە بە کەیف خۆت دەچینە ماڵی مامەکانت ماڵی خاڵەکانت ماڵی پورەکانت هەر ببێ منەتی و کاتی مۆزعک لە گۆڕی نامینی باشە جانە باشەوە رازی بۆ رازی چیش وانە وەری کردەوە پارە دەبێ پێویستی بە پاش کاک سعدی گیان کوڕەکەم ڕازی نییە بۆەوە تەماشای ناو چاومکە چاومۆ پارە دەوێ پارە نەویستی
دا أبن كاك النهي أنا والله يعني چی نایەیت؟ نایت أنا والله تبكم كاك محکەمە و جابێتەوە تەواو مۆری کرد منیش ڕازیم. يعني اللي بو هەزار کەس مەمنونێت يعني اللي مو لمن دادا بري بەڵێ باش أوجع علاج دقيق